لەگەڵ یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین لە بەریتانیا بە سکایپ لەسەر بابەتە گفتوگۆکەی کای یادگار سڵاو لێبێ. ئەم زستانە سەختەی ئەوروپا ئەم بڕیارەی ئۆکرانیا چەند ئەتوانن کاریگەر بن لەسەر دابینکردنی وزە بۆ پێداویستیەکانی ئەوروپا و بەریتانیا؟ سڵاوتان لێ بکە پیلاس، سڵاو لە بەرانی کوردستان. تەبیعی ئەمە لە ماوەیەکی کوردە تۆزێ دڵە ڕاوکێک دروستەکە، بەڵام وەکو جەنابتان نەزانم ئاماژەشتان پێ کرد لە ماوەی 2 ساڵی ڕابردووە ئەوروپا توانیوێتی خۆی بگونجێنێت لەگەڵ کەمکردنەوە و کەم بەکارهێنانی غازی ڕووسی. ئێستا ئەو غازەی کە وەسێداوە ڕاستە لە ساهەشتا ئەوروپا احتیمالی تا ئێستش لەسەر غازە، بەڵام ئەوەی کە لە ڕێگەی بۆری وەیە و بۆ بۆریەکە وەستاوە گواستنەوەی بۆ سلۆڤاکیا بەناوخاکی ئۆکرانیا تقریبا لە ساعت 2 هەبوو کە داویستی ئەوروپا پێکێنێ، لەبەرەوە کاریگەریەکی زۆری نابێت لە دوورمەوتایە و ئەوروپا توانیوێتی لە سەرەتای مانگی 11 کە ئەو ئامانچەی کە داناوە اتحادی ئەوروپی بکێتی ئەوروپا دایناوە بۆ ئەوی کوکاگان لە سەدا 90 پڕ بکرێت. لە مانگی 11 لە سەدا 95 کۆگاکانی اتحادی ئەوروپی پڕکراوە. ڕاستە لە مودەتی مانگی 11 و مانگی 12 سەرما هەبوو و بەشێکی زۆر بە خێرایی لە کۆتاکانیش بەکارهاتووە، بەڵام ئەمە شتێکی ئاسایی دەتوانین بڵێن سەرماوەرزەکان هەمیشەوای کردووە کە نرخی گاز بەرز ببێتەوە لە وەرزی سستانە، و ئەمەش بەشێکی کەمی ئەتوانین بڵێن ئەوەی ڕووسیایە ئەجینا ئێستا ژێرخانی ئەمبارکردن و خۆگونجاندنی اتحادی ئەوروپی. ئەگەر داتای ژمارەکە هەبێ کاگادگار تا چەندم کۆگانە بەشی یەکێتی ئەوروپاکەن بۆ زستانێکی سەخت کە ساڵانە زستانێکی سەختیان هەیە لە وڵاتێک و بۆ وڵاتێکی تر فەرقەکە. وڵاتێکی وەکو بەریتانیا توانین بڵێن یەکێکە لە خراپترین بە ئاخرین ئامار ئەڵێ بەشی 12 ڕۆژەکە ئەگەر هەموو شتێک ببرێ باسی واگەین بە تەواوەتی سەپلای ببرێ و لە وەرزێکی زۆر زۆر سادی شادی دەتوانین بڵێن بەشی 7 ڕۆژ و نیوەکە. وڵاتێکی وەکو فەرەنسا ئەڵێ بەشی 2 مانگ بۆ 3 مانگمانەکە، بەڵام بە شێوەیەکی گشتی سەیریکەین وەرزستان پێ ئەتوانین پێ بپەڕێنین و کێشەی بۆ دروست نەبێت، چونکە بۆ ئەو وڵاتانەی کە با بڵێن دابینکردنی غازیان هەیە بۆ ئەوروپا لە پلەی یەکەمان نەرویژە، جەزائیرە، جاویستم پرسیارەوەکەم جێگرەوەکان چین، ینی کە بتوانن بڕی هاوردەکردن زیاد بکەن لێیان، ئەتوانرێ بە ئاسانی گواستنەوەی غاز زیادکردنەکەی گەیاندنەکەی بگاتە وڵاتانی کێتی ئەوروپاگە دۆخێکی ناهەموار ڕووبە؟ بەتاکێت گاز وەکو نەوت نییە، تۆزێ ئاڵۆزترە. یەک لەبەرەوەی ئەو مشروعڕێی دروستی کردو گازی ڕووسی گازێک کار لە ڕێگەی بۆریەوە ڕوا جەنابتان نەزانن نرخەکەی زۆر زۆر هەزارە، ئەوەی کە کێشە هەیە زیادکردنی نرخەکەیەتی و لە نەتیجەشا لەسەر هاوڵاتی نرخی زیادەکەێت و گرێبەستەکانی گازیش گرێبەستی دوورمەودان ئێستا قەتەر پێمان هەڵێت تاکو 2050 عقدەکانی ئەوەی کردووە و ئەوەی لە توانایەتی هەمووی بە کڕیارەکانی فرۆشتووە. بەدیلی LNG-مان هێواتە غازی شلکراوە کە تێشوەکەی زۆر زۆر زیادە و ئێستش بەکارێنرێ. وڵاتی وەکو قەتەر ئێستا نزیکی 128 تانکەری گواستنەوەی خسووەتە گەڕ، ینی بە تەواوی توانایەوە بەرهەمێنێ وڵاتەکانی تریش. ویستم ئەوە بڵێم کە نەرویج یەکەم وڵاتە زۆر دابینیکە لە ڕێگەی بۆریشەوە بە ئەوروپاوە بەستاوەتۆ زۆربەی وڵاتانی ئەوروپاش پشتیان بە غازی نەرویجی بەستووە. رووسیا ئەوەی کە جێی تێبینیە ڕاستە لەوێ لە ڕێگەی بۆریەوە نەوتەکەی غازەکەی بگورە غازەکەی وەسێنداوە و ئەوە بەڕێکی کەمە، بەڵام لە هەمان کاتا تێبینیە پێ لە ماوەی ڕابردووە با بڵێن غازی شلی LNG-ەکەی بەعزی وڵاتی ئەوروپی زۆر زۆرگایی کردووە لە چۆکەکانی با بڵێن وەرگرتنی LNG-ە. هەستەکەی فەرەنسا لە جیاتیەوەی کەم کە لە چاو پێشوای تزیایی کردووە. ئەمە دیسانەوە نیگەرانی زۆر وڵاتی ئەوروپی لێکەوتوەوە کە ئاڵێ نەبووایە حەسارەکە یاخودە و گەمارەوەی کە لەسەر رووسیا بە شێوەیەکی تەواو ئیشی نەکردووە و توانیوێتی بگاتە بازاڕەکانی ئەوروپا. لەبەرەوە ئەم زۆرێک لە با بڵێن چاودێران و لێکۆڵەرەوانی ئەو بوارە باسیێواکەن کە ئەم نرخە ڕاستە تۆزێ بەرزە، بەڵام لە چاو خواست و قسەڕووی ئەو غازەی کە هەیە وە گونجاوە و زۆر نییە و ئەتوانرێت ئەو مەسەلەی ئۆکرانیاش ڕاستە لەوانەیە کاتی پێ بچێ ئەگەرێکیش هەیە ناتوانێت ئەم جارەوەکو بابەتێکی فشارێکی سیاسی بەکاربێنێ بۆ ئەوەی کە تا ئەستی خۆگونجان هەیە. باشە چ کاریگەرێکی لەسەر
بازاری وزەی جیهانی دروستەکە ئەم بارودۆخێکی ئێستا هاتوۆتە ئاراوە. ئایا ئەمەی کە ڕووی یاوە شتێکی کاتێ بێ بۆنە نرخی غازی سروشتی بەرز بۆتەوە، نەوت بەرز بۆتەوە، تەنانەت بابەتی کارەبا بەرز بۆتەوە، ئەمانە پێت وایە کاتی بن لەگەڵ نەمانی وەرزی سەرمە ئاسایی بنەوە؟ بەشێکی پەیوەستە با بڵێن بەش کەش و هاواوە، بەشێکی تریشە گەر بگەڕێنەوە جیایکەینەوە لە نەوتەکە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و خواستە لەسەری دیسان و خستنە ڕۆکەشی یعنی جەناب تەزانی خواست و خستنە ڕوو هەمیشە ئەو دوو هۆکارن کە نرخی نەوت یا غاز دیاریەکەن و لە نەتیجەشدا هۆکارەکان لەسەر خواست و خستن و ڕوو مەجموعە هۆکاری ترەکە چوار دەوری داوە، بەڵام ئێستا لەم وەرزا و بە تایبەتی گاز ئەوەشمان لەبیر نەچێت گازی سە وڵاتانی ئەوروپا ئەیانەوێ خۆیان لە گاز دوورکەن ئەگەر بەراوردێک بکەین لە چاو ساڵی پارە دوانین بڵێن هۆکارەکانی گەرمکردنەوەی ماڵان لە غاز و لە کارەبا ئەتوانین بڵێن لە سەدا حەفە بۆ لە 10 بەکەمی کردووە لە چاو پاران ئەمیش واکە کە بەردەوامی ئەو ئامانجەی کە دانراوە بۆ ئەوەی کە با بڵێن سوتەمەنی بەردین یاخود پیس کەم بکەنەوە بە بەردەوامی لە زیادبوونایە ئەمەش هۆکارێکی ترە بۆ ئەوەی کە دەست و پەنجیان ئەوروپا لە ئێستەوە نەرم کردووە بۆ ئەوەی کە مادام 2022 مان تێپەڕان باوەڕ ناکەم قەیرانێکی واجارێکی تر دووبارە بێتەوە چونکە ئامادەکاریەکی باشکراوە بۆ ئەوەی کە تووشی نەبینەوە بە تاکید هەموو لێدوانێک و هەموو ئەم کاریگەریانە لە ماوەیەکی کورت مەودادا کاریگەری بێت بەڵام لە درێژ مەودادا سەبارەت بە لێدوانەکەی ترەمپ ئەو ڕاگەندراوەی کە هەیە بوو سەبارەت بەوەی کە پێویستە وڵاتانی ئەوروپا غاز و نەوت لە ئەمریکا بکڕن و بە نرخێکی باشیش ئەمە بۆ چوونت چیە لەسەری پێت وایە ئەوروپیەکان قەنەعەتیان هەبێ بەم بابەتە؟ بەتاکید دەکەوێتە سەر بازاری وزە خواست و خستنە ڕووە، یعنی تۆ ئەگەر منافسی هەبێ لە بازارە ڕاستە ترامپ مەشهورە بەوەی کە با بڵێن خۆشترین دەستەواژە لە لای تاریفەیە یاخود گومرگە یاخود باجە ئەوەنەی شاردوێتەوە خۆشی لێدوانێکم گوێ لێ بووەڵێ خۆشترین شت ئەوەیە کە باسی تاکس بکەی و تاکسیش سەرمایە زیانەکە بەتاکید بەڵام لە نەتیجا خواست و خستنە ڕووە و ئەگەر منافس هەبێ لە بازارە ئەوە تەحکومەکە بە نرخی غازەوە و ئەو غازەشی کە لە ئەمریکاوە ڕوا بەتاکید تەکلیفەکەی و تێچۆکەی زۆر زیاتر دەبێت چونکە غازی شلکراوەیە و غازی شلکراوە بیسانەوە تێشوی زیاترەوە مەسافەکەشی دوورترە لەبەرەوە ئەکەوێتە ڕاستە ئەوروپا پێویستی پێێتی و ئیسەش بەکارێنێ بەڵام بازار تەحکومەکە و نرخی بازار تەحکومەکە پێوەی کە تۆ غازێکی داشکاوترت هەبێ لەوەی کە ئەمریکا هەیە بە دڵنیایی هەر وڵاتێکی ئەوروپیش پەنا بۆ ئەوە بۆ بەرژەوەندی خۆی لێکەیاتەوە. سپاس بۆ یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین لە شاری لیستەر لە بەریتانیا لەگەڵمانە بوو بەرچاوڕوونێکی زۆر باشیانی لە بابەتی ئەو دۆخەی لە یەکێتی ئەوروپا لەسەر غازی سروشتی وە لە بازاری وزەی جیهانی دروست بوو.